هەرێمی کوردستان دەتوانم بە حەزمی تا دەیان ملیۆن دۆلار زەرەری کردبێ بەدەیان چونکە هەم بازرگانان زەرەریان کردووە هەم ئەو داهاتەی کە بۆ هەرێمی کوردستان دەگەڕایە و داهاتە هیچی نەهاتەوە خەزێنەی حکوومەت و داهاتەکانیش بردران نزیکی 37 کۆمپانیای فعالمان لە هەولێر کاری هەناردە و هاوردەکردنی زێڕیان ڕاوەستاوە بەداخەوە سلێمانیش بڵین لە هەمان کاتدا ئەوانی شەروە ئەو کۆمپانیانەی کە لە دهۆکن چونکە خۆ دەزانی پیشەی زێڕنگری لە هەرێمی کوردستان ئێستا بڵاو بۆتەوە نزیکی 1900 زێڕنگر لە هەرێمی کوردستاندا هەیە و دەتوانم بڵێم مەسەلەی گرانبوونی زێڕ و مەسەلەی خراپی باری دارایی خەڵکو و قەدەغەکردنی هەناردە و هاوردەی زێر لە فڕۆکخانەکانی کوردستاندا بۆتە هۆکاریەوەی بازرگانی زێر سست ببێت لە هەرێمدا. کۆڕۆنا نرخی زێری لە هەموو جیهاندا بەرز کردەوە، بەڵام ئەو ئالۆزیانەی لە دەرەنجامی هەڵبژاردنەکانی نێوان بایدن ترامپدا هاتنەکایەوە ئەوانە زێریان بەرز کردو.